مانگهێشتێکی تایبەت بۆ پسپۆڕانی رادیۆلۆجی ئارەزوو دەکەیت لە نزیکەوە ئاشنای نوێترین و پێشکەوتوترین شێوازەکانی چارەسەرکردنی گرێبیت بەبێ نەشتەرگەری؟ ئایا دەتەوێت ببیتە بەشێک لە خولێکی زانستی ناوازە کە تێیدا ڕاستەوخۆ تەکنیکە جیهانیەکانی ئینتەرڤێنشنەڵ رادیۆلۆجی نمایش دەکرێن؟ بۆ یەکەم جار تاوەری تەندروستی سمارت شانازی میوانداریکردنی کۆرسی پێشکەوتووی مایکرۆوەیڤ ئەبلەیشن دەکات. ئەم کۆرسە لەلایەن پرۆفیسۆری ناوداری نێودەوڵەتی دکتۆر ئۆزگور کڵچکێزمێز پسپۆڕی لێهاتووی ئینتەرڤێنشنەڵ رادیۆلۆجی پێشکەش دەکرێت. یەکێک لە بەشەهرە گرنگەکانی ئەم کۆرسە نمایشی زیندوی نەخۆشە لایف کەیسز کە تێیدا دکتۆر ئۆزگور بە شێوەیەکی ڕاستەوخۆ و لەژێر ڕێنوێنی ئامێرەکانی سۆنەر و سیتیسکاندا چەندین تەکنیکی وردی ئەبلەیشن ئەنجام دەدات. چارەسەرکردنی گرێکانی غودەی دەرەقی. ئەمە دەرفەتێکی بێوێنەیە بۆ بینین و فێربوونی ئەو وردەکاریە کرداریانەی کە کاریگەریەکی ڕاستەخۆیان لەسەر سەرکەوتنی چارەسەر و کوالێتی ژیانی نەخۆش هەیە بەبێ جێهێشتنی شوێنی بەشداربووان دەتوانن ڕاستەوخۆ لە کاتی پرۆسەکەدا پرسیار لە پرۆفیسۆر بکەن و سوود لە ئەزموونی دەوڵەمەندی وەربگرن. ئەم دەرفەتە زانستیە ناوازەیە لە دەزمەدا بۆ ئەوەی ئاستی پیشەیی خۆت لە جیهانی پزیشکی بەرز بکەیتەوە. دووەمین لوتکەی غوددا وەرچەرخانێک لە زانستی پزیشکیدا.